مردن تاکە شتێکە ناتوانین لێ ڕابکەین و بابەتێکە کە هەمومان ڕۆژێک لە ڕۆژان ڕەنگە هەواڵی مەرگمان ڕەنگەی ناوێ ینی تر کەم و دێر و درەنگ و زوو دەکەوێت هەواڵی مەرگمان هەر دەگات بەڵام چەندێک گرنگە ئەو ڕۆژەی کە دنیا بەجێڵین بەڕاستی هەم ڕسوور بوو بین لێرە و هەروەها بۆ دنیاکەی تریش وەروەها دڵی خەڵکان لە خۆمان نەڕەنجێنین لە سەریەموشەوە لەم تەوەرەیە کە باز لە مەرگی کەسایەتی ئاینەکانەکەین زانایان یاینی لە نێو گەڕک و کوچە و کۆڵان و کۆمەلگای کوردیا ڕۆڵێکی گرنگیان بینیوە لە ڕۆژگارێکەوە لە شۆڕش و بابەتی کوردایەتی ڕۆژگارێکیش لە پەروەردە و معریفەت و خوێندن و خوێندنگەیە کە زانایان یاینی ڕۆڵێکی گرنگ و کاریگەریان بینیوە. بەڵێ عزیزان وەکدزایی مامۆسایان یاینی پێگەیەکی کۆمەڵایەتی گرنگیان هەیە لەناو کۆمەلگای کوردیداوە لە هەموو خۆش و نەخۆشیەکانمانە مامۆسایانی ئاینیمان لەگەڵا بوو بە ئێستاشەوە کاتێک خۆشیەک دەوێت یاخود پرسەیەکیش دەبێت مامۆسایانی ئاینی بوونیان هەیە لەگەڵماندا و زۆر جار لە بابەتی حلکردنی کێشە کۆمەڵایەتەکانیشدا ڕۆڵیان هەبووە و بوونیان گرنگیەکی زۆری هەبووە بۆ پێی کە لەگەڵ خەڵکا بوون و ئەو ماوەی کە بینیومانە هەتاوەکو ئێستا کە هاتوین چەندین مامۆستای و زانای ئاینی گرنگمان لە دەستداوە کە بەداخەوە دەتوانین بڵین هەر یەکێک لەوان هەتاوەکو ئێستا گیان پڕ نەبووەوە پڕیش نابێتەوە لەبەرەوەی هەر یەکێکیان تایبەتمەندی خۆیان هەبووەوە ئەتوانین بڵین کە ئەوان پەرەپێدەری حوجرە و مزگەوت و ئاودانکردنەوەی کۆمەلگا بوون و بوونیان گرنگێکی زۆری هەبووە. ئەزیزان باس لەم بابەتە دەکەین بە میوانداری مامۆستا محەممەد مەلانووری بانخواز لە دهۆکەوە لەگەڵمانە مامۆستام کاتت باش سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان لە پایان ڕۆژەوە حەزەکەم دەستپێک بۆ پرسیارە دەست پێ بکەم پێگەی مامۆستایان یاینی لەناو کۆمەلگای کوردیا چۆن و تا چەندێک گرنگە. بله الصلاة والهواجي بن بسم الله والحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. بگه مامۆستایەت ئاینی و زانایان ئاینی ئەتناف جڤاکی دا ئەتناف کۆمەڵێ دا گەلەکە عفو بەس دەنگ دووبارەت بیت بۆ منەکەت بێتە چارەسەرکردن دیا باش. بەڵێ مامۆستا پرسیارەکەم ئەوە بوو پێگەی مامۆستایانی ئاینی و زانایانی ئاینی لەناو کۆمەلگەی کوردیا چۆن بووە و گرنگیان چی بووە لە کۆمەلگادا؟ وەکی مەگوتی پێگەی مامۆستایان ئاینی ئەتناف هەر جڤاکێکی دا ئەتناف هەر کۆمەڵگەیەکی دا یە دیارە و یە بەرچاوە نەخاسمە ئەت جڤاکێ مە کوردەواریە دا پێگەی مامۆستایەت ئاینی پێگەهێکی گەلێک و گەلێکی هێز بووە و کاریگەریە خۆ کردیە ئەلسەر ئێگرتنا ملەتی ئەلسەر بیر و باوەر و چەسپاندنا بیر و باوەرە ئەتە ناخێ تاکی کووردا تاکێکی بوسڵمان یە مؤمن یە دەستپاک بەرهەم ئینایە ئەو ئێمناتیە ئەڤروکەل کوردستانê هەی ئەو دڵڕەحەتیە هەی ئەو مرۆڤایینیە هەی ئەو ڕێزگرتنە هەی ئەvە هەمی بۆ ڕۆڵ و فەضلێ vان زانایەت هەنێت زفریتەvە ئەوێت بەرین و کە ئەلسەر vî civakî کار kirî و şûl kirî و xwe zehmet day ev civake gehandiye vî astî ku rêzêl êkûdû bigirin destê birayîniyê û harîkariyê bû êkûdû pêşkêş bikin û di gel êkûdû dat êkgirtî bin et xweşî û nexweşiyet xwe da et gel êk bin ئەvە ئەکیت ئەت زڤریتەvە بۆ وî ڕوولێ هەنێ یەت زانایەت ئاینی دیتی ئەت ناف vî milletî da û vî milletî jî rêz el biryara wan girtî rêz el pêşbîniyet wan girtî yan jî li nisîhet û şîretê wan girtî ku et guhdar bûyne bi wan û mamostayet ayinî astek yêhûsayê hês hebûyet nav vê komelgehê da ku takê Kurd gelek rêzê lê bigirîtin û gelek guhdariya fermanê wan û şîretê wan biketin. مامۆستا محەممەد لەم چەند ساڵەی ڕابردوو ڕێژەیەکی زۆر لە مامۆستایانی ئاینی کە هەر چۆن بەشێکی زۆر لە کۆمەلگا بەهۆی کۆمەڵێک پەتاو نەخۆشیەوە بەڵام بە دیاریکراوی لەم چەند ساڵەی ڕابردوو مامۆستایانێکی ئاینی زۆر کۆچی دواییان کرد ئەو خەسارەتەی ئەو گرفتەی ئەو کاریگەری و شوێنەوارەی مەرگی مامۆستایانی ئاینی لەسەر کۆمەلگا دروستی دەکا جەنابەت چۆن هەڵی دەسەنگێنی؟ ڕاستی خسارەتیەکە gelek û geleka mezin e ji destdana zanayên ayînî çunkî eger em çend behsê zana bikeyn wek xandin yan guhdarî yan gulêbûn
گلک و گلک یا فرقش شو گلوه چنده وقتی تو گل زانه که دا بجی یان تو بشی خوب گهینیه یان تو بشی الدیوانوی پراستی یان حتی تو مصافحه که چونه که دستی گل دا بکی تو هست ایمانیات و روحانیت که ایمانیا بلند اتکی دگل هبونا و دگل تدا وکی لیوگر وکی مرجع بوده تو نمینی آسه ات چه لاید جیانه دا ات چه پسیارک یان پیشبینیک بوده بهتن ات جیانات دا تو هوجی هر پسیارک بی وقتی زاناک ات گلت دا یه آماده بیتن تو شیوان پسیارت هنه آراسته بی بکی تو یه مرتاحی و تو ام بیجین پش گرمی اب برسواوی و تو یه لی پشت راستی اج برسواوی وقتی برسوی بوده دتن وش دزدان وان زانایت هنه فراغک پیداد بیتن اکید فراغ وان ناهتا تجی کرن چونکی پیامبری صلی الله علیه و سلم فضل مروفت عالم السریع عابد یه دیار کری یه گوت یه كفضل القمر على سائر الكواكب يعني وكي هيفا چاردشوی هيفا بدری یا کامل که چند روناهیاوه یا گشه و زیده ترش یا ستیل دی حصا فضل مروف عالم پترش مروفه که عابد یه عبادتی بتنه بکت و یه عالم نبیتن و جا هبونا مروفت زانا مروفت عالم اتناف کمالگه دا اکید وکی بیجی چرا نبو ریکا جیانه بله اجدازدان وان هر زانایی که بچیتن حسب بکد چرایک الریکا مروفی دایت الطامریتن و بقدر روناهی و آنجی مودای روناهی وی چرای هنه ریکا مروفی یا طارید بیت یا نیاد بیت آستنگ یا بو مروفی بزحمت کوید حتی مروف بی زانی نوان زانایت هنه اوی ریکا هنه در باز بکتن باش بابا صام محمد سر راي او بيجا جرينجي مامساني ايني كهان الله كومبلغاي امدا و بونيان و بيداني امجغاي ورنمايان بهولاتياني تر بوچي كار دكريت يعني هو كار هي بو لاوسكرني بيجي اما مستانه او زانا گوراني كاريان كردوا بوچ وكو بيويز نتوان را خدمتك بام بكريان هر كاتك اشتك روددا لكومبلغاي ان تومار بردگرن لجاتی او رزیان لی بگیره یا خود پگی کی باشتریان با درست کره هکاری اما با چی دگرد نوا از خو هکاره به چنده سرکی بوه چنده زفرین مبه کو دم مروف زانا یه راست ریکی بیتن آنکو بله عالم بدتا ریکا راست عالم راز وکتن هندک جارا افراز وکلن و هنه ادگل شهوات انسانت شهوانی ناگنجیتن وکی پیغمبری صلی الله علیه و سلم هندی دعوه دین خونه کلی صادق الامین بو کسی چه آریشه و چه تبینی سر پیغمبری صلی الله علیه و سلم نبون بله دمه گود یوان عبادت وان صنمت هنه بهلن و ورن عبادت خودی اکانک و الله تعالی بکن هالوی دمی اوان گوته او ساحره و او حاشا کذاب و دلوین و حتی دیماهی که مروف زاناجی چند نصیحته که الانسانه که بکتن او انسان هنه وقتی برای خودت گل شهواتت وی اف نصیحته ناگنجید بوی گلک و گلک یا نخوشه وقتی دست دزیکری ایک بگیری تو و بجیت دزیه که اکید بوی دزیکری هنه اف دست گرتنه گلک و گلک یا نخوشه وقتی مروف زانا دیار کتن که حرام خوری چیه و چوایه و کی نه حرام خور بوان حرام خورت هنه اف نصیحتا هنه یان اف دیار کردن هنه یان ریه وان وقتی دیار کن بو خلکی اف چنده هنه بوان گلک و گلک یا نخوشه و نگنجید گل مصالحت و دنیاه نگنجینا مصالحت مروفت شهوانی و حرام خور و ید ظالم ادگل دعوا مروفت زانا و ید عالم راز بد کن و راسترت کن اف فرقی هنه ات ما بین کار زانای دا و کار مروف شهوانی و ید ظالم و ید خراب دا بوی سبب سرکی که زانا ات چاوت خلکی دا بیتا کم کرن و دجاتی وان بیتا کرن و پیگه وان بیتا کم کرن و نه تا پیس کرن
بله هر الحمدلله ادگل و دجاتیه دا و دجاتیه حقی و باطلی ال دست پیکا جیانه هبویه و حتی دیماهی که دیا بردوام بیتن حتی نو که هم حصاد بینین که زانا ات ناف ملت مدا و ناف جواک مدا خدا نت پیگه که پیزن ات ناخ خلکی دا ات ناخ تاک کرد دا ما أستاذ محمد بو أوي كاريجري يا خد لدزداني ما مستعاني يعني توزك كم تربية توا أو ما مستعاني يعني برهمي نوسين يعني هي نسخة خطي دز نوس يعني كتاب يعني هي وكو وفايك چون وابكين يعني شي بكريت بو أو ما مستعاني برهمه كان يعني شاب بكرين بلاو بكرين وبوي راسا روجگاری ژیانیان کاریگەریان هەبووە پاش وەفاتیشیان نووسینەکانیان کتێبەکانیان بمێنەوە چکە بەداخەوە دەبینین زۆر مامۆستایانی پاش وەفاتی دەستنووسەکانی لە ناو دەچن گرنگیان پێ نادرێ کتێبەکانی چاپ ناکرێن. ڕاستی چاپکردنا کتێبە ئان نویسینا ژیانا ئەوان زانایەت هەنێ نویسینا هەلویستێت وان مووقفێت وان گوتنێت وان و گوهاستنا وان بۆ جیل و نفشێ دیف وان دات هێتن کارێکی گەلێک و گەلێکی پیرۆزە و یەفەرە و پێدڤیە بێتەکردن ئەلسەر هەر ئێکێشمە ئەلدیفشیانێت خۆ بشێتن پرۆژەیەکی ڕاببیتن یان جی هاریکاریە هەندێک هەواڵە بشێتن کتێبێکی لەسەر زانایەکی بنویسیت یان چاپ کەت یان بەڵاو بکەتن و بگەهێنیتە جیلێنی و هەروەسا سەرمە پێدڤیە وەکی ئەم مسلمان زانایە و مرۆڤێ زانا ئەتت چاوێت زاروکێ خودات عەیالێ خودا مەزن بکەین وەکی قورئانێ و پێغەمبەری صلی الله علیه وسلم کوتت چاوێت مەدا مەزن کرین وەکی رب العالمین قورئانێدا گوتی ئینەما یەخشى الله من عیباده العلەما یعنی او مروفید بدرستایی خوب خود تعالی تجمیننوش خود تعالی ترسن و خوب هفت کن بو برانبر رب العالمین او مروفید هنینه اوید زانا و اگر انسانی بویتن تیب گهیتن انسانی بویتن فیری یا راست و درست بیتن و دال روژا دیماهی که یه سرفراز بیت بدوی جیانا مروفید زانا بخینیتن دا دیفچون وان بکتن دا چاول وا بکتن و دا وکی وان سرکفتن دنیا و آخرت دا بدست خوب ببینید اوان مفاهیمت هنه بدوی هم کین سر زاروک خدا آن سر جیل نیدا نفش نیدا دا بشن چاول وان زانایت هنه بکن و جیانا وان الدفوان آنجی یا شرین بیت اد دلت وان دا ئەو مامۆستا ئاینیانەی کە لە دەستمانان تازە لە دەستچوون و دڵنیام هیچ جێگرەوەیەکیان نییە بەڵام چۆن دەکرێت کار بکەین لەسەر ئەوەی کە ئێمە نەوەیەک پێ بگەێنین کەسانێکی تیابن کە وەکو ئەو مامۆستا بەڕێزانە ڕۆڵیان هەبێن لەو کۆمەلگادا و بەدەم خەم و خۆشی کەسەکانەوە بن و بتوانن ڕۆڵێکی جوان ببینن لە هەر پرسیەکە کە لە کۆمەلگادا ڕوئەدا ئەوان دەنگیان هەبێ سەنگیان هەبێ بۆ ئاراستەکردنیان بە شێوازێکی دروست وە بڵاوکردنەوەی ئاینی جوانی ئیسلام پێتان وایە دەکرێت چی بکرێت بۆ ئەوەی کە کەسانێکی تر پێ بگەن بەم ئاستی زانست و باڵاییە ڕاستی یا فەر و یا پێدڤیک و بێتەکردن بوێ چەندێ حتا هەر ئێکیشمە بجا چه ئەم بین چشمە بچیکتر بن یا شمە مەستر بن حتا چاول مرۆڤێ زانا بکەن بەشەر بهێتە تێگەهاندن تێگەهەشتنێکا درست بۆ مرۆڤی بێتە بەرچاوکردن وەکی چاوە تو ژیانە مرۆڤێکە سادە ئەدگەل مرۆڤێکی یێ زانا بەراورد بکەی تو بەرێ خوب دەیە مرۆڤێکی سادە وەختێ دژیت و مریت و ناف کۆمەلگەهێدا دەرکەویتن یەت مریت و یەت دەرکەویتم دەرکەفتنێکا سادە و کەسێ یان چەند کەسێکت کێم نەبن ئەگەر کەسێ دی ئاگەهش ژە مرناوی نینە بەڵێ وەختێ مرۆڤێکی زانا و مرۆڤێکی عالم ئەت ناف کۆمەلگەهێکێدا دەرکەویتن تو بەرێ خوب دەیە چوا اف ملت اف کومالگه ها هنه همی بو مرناوی زانای هنه بخمت کبیتن اره او چیه والوی زانای گیری که اف خلکه همی بوی بخمت کبیتن و هنده مرناوی یا کاریگر بیتن السر وی جوا که هنه سر وی کومالگه ها هنه اوان خالد اف کسا گهان دیا وی آستی بدوی اوان خالد هنه ام بخینین و دراسه بکین و دیو بچین و سر نفست خود تطبیق بکین دا ام جی بشین وکی وان ات کاریگر بین
ساخیا خو دال سر کمالگه ها خو ولدم مرنا خو جی شینواره که الپش خو پیلین کو بیت جه هنده خلق دعایه که رحمته که بومفرکتن السرحت ما پشتی مرنا ما وقتی مروفه که زانات مریتن اوه مروف بخود دیار کت و بغیری خو وقتی مروفه که زانات مرید چند دعا بود هنه کردن چند فضل وی زانای هنیل سلوه مروفاتیت مینیتن وکی پیغمبری صلی الله علیه و سلم گوتی هر ایک مر عملی وی قطعت بیت ایلا سیانه بیت و ایک شوان سیاجی او علم ينتفع به علم زانینه که انسان یه هات یه فیل کردن سردست زانایه که او زانای هنی وقتی چیتا بر رحمه خوده و اف زانینه پشتی بی تیتا خاندن و تیتا بلاف کردن اف خیرت هنی بردوام یدگه نوی و جا مروف اوی فضل هنی و وی درجه هنی و وی جیاوازی هنی اول دف مروفه که زانا و دف مروفه که ساده هی اگر بدتا دیار کردن بو نفسا خو بو غیری خو اکید ده پالدرک بو مروفی چه بیتن که مروف چاول مروف زانا بکتن و جیانا خو تاراده که وکی آوان در باز بکتن ات اوه دنیای دا زواج وابصا اگر لکوتایی اشتکت ما بیت وکو کوتا پیامت براستی بو من و کوتا پیام و گلک یا گرنگ اوه ام همی محاوله بکن فضل زانایا اجبیر نکن و ام فضل وان و سرکفتن وان ادجیان دا بخوب کین منهج و وان شریم بکن البردل عیال خو و بردل نفشینی و هندی که زانینه و بلافکرن زانینه اوه یا ریک راست یا سرکفتنه چنکی خود تعالی یت عزیز کرین مروفش خرا عزیزتر پیغمبرت وینه و او نه عزیز کرین بمال دنیای و منصبا و برفره یا دنیای ابتنه یت عزیز کری بعلمی و حکمته يعني بزانين وحكمته خد تعالى حكمت يا كل يدل وان دا زانين يا كل يباروان وان جيل بشخو چتشتك نهلايا بتن زانين نبيتن خد تعالى اف پیغمبريت فريكين اتناف امتا دا زانين وحكمت نشا امتت خوبدن فمروف بفتن دی فريكا خودی بچید و دی فريكا پیغمبر بچید و یه سرکفتی بیت دنیا دا وید گرنگی بزانین بدتن گرنگی بزانا بدتن و دی فريكا وان پنگا وید خوبا ویدی و تاراده که بشید جا ولوا بکتن دا بیت مروف که سرکفتی ادجیانا خویا دنیا دا و الاخرت جی برانبر رب العالمین دا سرفراز و سربلن بیتن زور سپاس بو مامسا محمد ملانوری که لشاری دوها که لگل معنا بو سپاس مامستا